کێشەکانی ئێرە هەر موشکیلایەوە کۆرۆنە ڤایرەسە لەبەر ئیش نییە بۆ جەمات کوڕەکان بۆ کچەکان تۆزە باشە یعنی کوڕەکان زۆر مشکلە ئیش نییە پارە نییە ئێکامەتانیش تەواو بووە ئیتر بێ ئێکەمە ئیش نییە پارەش نییە ئێستا ئێرەش خەڵکی کوردستانیش ئیش نییە هەیە ئێستا هەیە ماڵەوە هەیە کەس ماڵەوە زۆر کورسە ئیجازە نادێم لێ ناتوانێ با بڕێن دەرەوە ئینتەرنێت نییە هەر ماڵەوە ئیشی پاکیکردن چێش لێنە مەناڵ ئەغۆڵێ مەناڵەکەی هەر ئاوایە زۆر بێ کچەکان کەم هەیە لای کاسینۆ ئیشەکە لای ڕێستوران ئیشەکە ئەوە کەمە بەس زۆربەی کچەکان ماڵەوە ئیشەکە وردە ڕووی چینەتی جۆرێکی تر جێ خۆیەگرێ جۆرەکە چییە؟ زۆربەیەک خەریکە چینی مامناوەند نامێنێ زۆربەیەک زۆر ئەچنە خوار چینی مامناوەندەوە زۆربەیەکیش زۆر ئەچنە سەرەوە حتا لە قانونی 20 بۆ هەشتاکەش خەریکە تێپەڕە بین 20ەکە زۆر کەم بۆتەوە هەشتاکە زۆر زیایی کردووە لەبەرەوە تا ئەو گاپە زیاتر بێت ئەو بۆ شایە لە بینی چینەکانە زیاتر بێت کومەڵێک دیاردە ڕوئەیە کە ئەو دیاردەیە پێڵەن دیاردەیەکی خۆت ینی لە ناو چینە زۆر دەسەڵاتدارەکە یا لەنا ئەو چینەیە کە زۆر بووەیە یا لەنا ئەو چینەیە کە زۆربەی سەرمایەکان ئەکەونە دەستیانەوە کۆمەڵێک دیاردە ڕوئەیە کە ئیتر ئەو دیاردانە یا لاساییکردنەوەیە یا هەندێکی لە پێویستیەوە سەرچاوەگرێ بەڵام زۆربەیەکی لە لاساییکردنەوە و خۆ دەرخستنی ئەو سەروەتە مادیەی کە لە بەردەستیانە هەیە بۆ ئەوی کە پیشانی با من لە بەرامبەر ئەو چینەی ترە لە بەرامبەر ئەو کۆمەڵە کەسانەی ترە من کۆمەڵێک جیاوازیم هەیە کۆمەڵێک امتیازاتم هەیە کە ئەو کۆمەڵە امتیازاتانەش یەکێک لەوانە ئەوەیە کە من یەکێک یا دوان یاسیان لەو کەسانی کە ئێمە پێڵێن خزمەتکار پیانەڵێن کارکردن لە ماڵەوە ئەوانە بێنمە ماڵەکانی خۆمانەوە کە ئەوانەیش کۆمەڵێک کێشیان لەگەڵ خۆیانە ئەهێنن بێگومان بە کۆی لەکردنێکی مۆدرن ئەگەر ئێمە سیر بکەین یعنی ئەو کەسە خۆی کاتە خاوەنی هەموو شتێکی ئەو خزمەتکارم لە حاڵەتی پێویستە من بە زەڕوری زانم بۆ نەخۆش بۆ ئەمانم بەڵام لە حاڵەتێکا کە کەسەکان خۆیان ئەتوانن کاری خۆیان بکەن هیچ پێویستیەک نییە لەویا جێڕەخ نەیە بەڕاستی چکە ئەو کەسانە دیارە بیر و بۆچوونیان گۆڕاوە یعنی ئەگەر ئینسان بەپێی بۆ بیر و بۆچوونی خۆی ئیش بکە یعنی من خەڵکە ناسم ئیمکانێتێکی باشیشی هەیە بەڵام ئەڵێ من ئیمانم بەوە نییە پرینسیبی من ئەوە نییە ئینسانێک بێنم بیهێنم لە ماڵەکە خزمەتی من کە من دانیشم قاچ لەسەر قاچ لەبەرەوە لە هەموو ڕوەکانەوە ئینسانە دیارە بیرکردنەوەی گۆڕاوە ئەگەر بیرکردنەوەی نەگۆڕایە ئەگەر من لەسەر بیرکردنەوە و کۆمەڵی پرینسیبی ئەوە بم کە کارم بۆ کردو لە کۆنا ئێستا ناتوانم من لابم لەو پرینسیبی خۆم و لەبەر خاتری کۆمەڵێک بەهانە یاخود کۆمەڵێ وەکو وتم چاولێکەری بەڕاستی من چوومەتە ناو کۆمەڵە دانیشتنەوە ینی هەر هەمووی لە میوانەکانە هەمووی خزمەتکارەکانی خۆیانیان هێناوە بۆ مناڵەکەیەتی بۆ کەسی ترەیە ئەوی ترە زۆریشیان گلەیەکی زۆریان هەیە کە ئەڵێ ئێمە ئیسراحەت نین ئێمە ئەمانە مشکلیان هەیە ئەمانە کێشان هەیە ئەمانەوە یعنی چەندێک لایەنی ئیسراحەتەکەی بۆ دروستەکە بەڵام دوو ئەوەن لایەنی نەئارامی بۆ دروستەکە چکە تۆ خۆت بێنە بەرشای خۆت یعنی نەئارامە بی کەسێک هاتۆتە ماڵەکەت ئایا زۆر لێی دڵنیای ناتوانانی لێی دڵنیای لە ئاستێکی بەرزدایە وەرگرتنی ئەمانە لە کوردستان بەتایبەتی لە دوای 2003 دەکرێت بڵێ قسە لەسەرەوە بکەین هەموو گۆڕانکاری ئابوووریانەی کە ڕووی داوە و هەموو ئەو باش خۆشگوزەرانەی کە خەڵکی کوردستان بەخۆی بینی و ماوەیەک ئێستا ناڵێم وای کرد کە خەڵک بیر لە کۆمەڵەیەک شت بکاتەوە لەوانە خادیمە بەکارهێنانی خادیمەوانە وەکو وڵاتانی خلیج ئەمە وەکو تەقلیدێک بەڵکو چاولێکەریەک لێرە دروست بوو پاشان خەڵکی ئێمە بە درێژایی مێژوو نامۆیە بەم کارانە بەڵام ئەمە شتێکی تازەیە کە لێ دروست بوو دیسانەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە خۆی لێون بووە ئەوەی کە ڕوبەڕویان دەبێتەوە چەند خاڵێکە یەک لەوانە لێدانە لێستانی پاسپۆرتە نەدانی پارەیە ئیستیغلالە تەحەڕوشە دەستدرێژی سێکسیە هەموو ئەمانە وجودیانەیە وە کڕینی فرۆشتنی بازرگانی کردن بە مرۆڤیشەوە لێرە وجودی هەیە ئەوانەی کە ئەنهێنن جگەلەوەی کە کۆمپانیاکان ئەنهێنن کۆمەڵێ محامیش پارێزەر فێر بوون ئەم کرێکارانە ئەهێنن بە ناوی سەردانەوە بە ویزەی سەردان کە ویزەی سەردان ناکرێت بکرێت بە ویزەی عەمەل دوو شتی لێک جیاوازن
بۆیە کە کرێکارەکان دێنە ئێرە ئیتر باشەرتەن دافرۆشن بە بەغاو بە ناوەڕاست خواری عێراق و زیاتر دابن بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ هەمامانە ئەمە پارێزەرەکانەوە دەکەن ئێمە کەیسمان دەبەدە زیاد لە دوو محامیمان هەیە کەمە دوو محامی هەیە کە زیاد لە 30 کەسیان هێنا و فرۆشتویانە و حکوومەت هێرێمیش قسە ناکە.